بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقمەم شەو باشێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە دۆکەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە ئەمڕۆ یەکێک لە باسە گرنگەکان و گەرمەکانەوەیەکە بودجەی پرۆژەی بودجەی 2010 عێراق بە نسبەت کوردەوە چی تێدایە. ئەوەتانێ ئێمە ماوەی نزیکی مانگێکە گوێمان لێبێت کە کورد داوای پشکی لە سەدا حەفدەی بودجەی عێراقەکات و حکوومەتی عێراقیش و بە دیاری کراوی فراکسیۆنەکان لەناو پەرلەمانی عێراق وەکوترێ لە کەلی خۆیان نایەنە خوارەوە و هەر ئەڵێن 12.67 و لەوە زیاتر مڵکی کورد نییە و باس لەوە کرێت شارەزایەکی ئابووری ئاماژە بەوە ئەدا کە ئەو بودجەیەی بەم شێوەی ئێستا دەگاتە هەرێمی کوردستان نزیکی 6% بودجەی عێراقەکە، ینی شتێکی وان نییە کە کورد بتوانێت پشتی پێ بەستێت یاخود بە شێوەک لە شێوەکان قبوڵی بکە. من مەبەستمە لەگەڵ جەنابی حاکم سەرحان سلێڤانی ئەندامی لیژنەی دارایی لە پارلەمانی عێراق ئەم شەو لەسەر کۆمەڵێک تەوەر قسە بکەین. لەوانە دوایین زانیاریەکان سەبارەت بە بودجەی عێراق بەتایبەت دوایەوەی کە نەک تەنها کورد ناڕازی بوو بەڵکو فراکسیۆنی سوننەکانیش بە شێوەیەک لە شێوەکان ناڕازی بوون لە شێوازی نووسین و داڕشتن و دابشکاریەکانی ناو پرۆژەی بودجەی یاخود موازنەی 2010 عێراق. کورد بۆچی دژی ئەم پرۆژەیە؟ کورد داواکاری چییە؟ کورد تێبینیەکانی چییە؟ هەرچەندە پەرلەمانتارێکی گۆڕان لە فراکسیۆنی پەرلەمانتارێکی عێراق لە فراکسیۆنی گۆڕان ئاماژە بەوادا کە تێبینیەکانی کورد لە پرۆژەی بودجەی عێراق جێی نابێتەوە. مەبەست مەقسە لەسەرەوە بکەین کە ئایا بۆچی هیچ هەژمارێک یاخود هیچ بە شێوەیەک لە شێوەکان حسابێک بۆ پێشمەرگە نەکراوە، هیچ حسابێک بۆ تەنانەت ئەو مخەسەساتانەی کە بۆ پێشمەرگە دانراوێسە کراوە بەڕاتب لە مخەسەسات دەرهێنراوە. بەڵام لە بەرامبەرە دنیایەک پارەی عێراق لە ڕێگەی قەرزکردنەوە خەرج کراوە بۆ کڕینی چەک بۆ هێزە عێراقیەکان بە حەشدی شعبیشەوە پێشمەرگەی لێ بێبەش کراوە. و ئایا ئێمە پارێزگایەکمانەیە بە ناوی پارێزگای هەڵەبجەوە کە ئەم پارێزگایە بە بێناسترین پارێزگای کوردستان و عێراق دائەنرێت، بۆچی هیچ حسابێکی بۆ نەکراوە؟ من زیاتر ناڵم لە پێشەکێکە. بەڕێز حاکم سەرحان سلێڤانی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سڵاوتان لێبێت. ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم دوایین زانیاری کە پێویستە بینەری کورد لەسەر پرۆژەی بودجەی 2010 عێراق بیزانێت چییە یاخود چین؟ بەڵێ زۆر سپاس. دەربارەی بودجێ عێراقا فدرال بۆ 2010 حقیقت زۆر تێبینی هەیە لەسەر ئەف پرۆژە، چونکی پشکە هەرێما کوردستانی گەلک ئێکێم کردی، ئێکشوان 17% کردی 12.67 حقیقەتەن ئەف دژی هەر ڕێکەفتنێکی گەل حکوومەتە عێراقی و دژی دستوری عێراقیە و دژی مافێ هەرێما کوردستانیە و خاڵک دیژی گرنگ حقیقەتەن عێراق زۆر قەرز هەیە، يعني قرضا وەرگرتش دەولەتە ئەف قەرزێ هەنێژێک مستحقاتی هەرێما کوردستانی جنابی قەرزینە بەلێ جهێ داخیە حکومەت هیچ اعتیبارێکی بۆ هەرێما کوردستانی ناکرد کو ئەوان قەرزا بدت هەرێما کوردستانێک کو مفای ئێژێ بینن و زۆر کۆمەلک تێبینی هەیە و ئەڤرو وەکو سەرۆکێت فراکسیۆنێت کوردستانی بەغدا گەل ئەندامێت لیژنا دارایی حقیقەتەن گەهشتن ڕێکەفتنێکی بەیانێک و کۆمەلک تێبینیان نوێسین و ئەف تێبینێت هەنێ هەشت خاڵە پێکتێت و پێشکێشی سەرۆکی پەرلەمانی عێراقی کردن و سەرۆکی حکوومەتە عێراقی و سەرۆکی کۆمار هەروەسا نسخەیەک بۆ هەر قونسولیەکی و هەر سەفارەکی بەغدا تێدا دیارکردن کو چەند مەزلومی سەر هەرێما کوردستانی هەیە دەربارەی ئەوێ بودجەی حقیقەتەن حکوومەتە عێراقی هیچ ئەتیبار بۆ خەڵکی کوردستانی نەکرا دوی بودجەیدا ئیش بەربێ چەندێ ئەف تێبینێت هەنێ و ئەف کۆمەڵ تێبینیە بە پێشکێشی دیارترین تێبینیەکان چین؟ دیارترین ملاحەزاتی ئێوە وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغدا لەسەر بودجەی عێراقی 2010 چییە؟ بەێ خاڵائێکی یا مهمترین یا گرنگترین خاڵ ئەوە و حکوومەتە عێراقی لێ یاسایی
البی بۆجێی ئیشارەت نەدایە کو ئەقلیم کوردستان هەرێما کوردستانی تەنها ئیشارەتە دای محافظات ئەقلیم کوردستان حقیقەتەن ئەبەژێک انتهاكك دستورية خرقك دستورية يعني مادة 117 إشارات بيدت كو هريما كردستاني هريما ياسائية دستورية بيدفيا حكمتها عراق فدرال بلي حكمتها عراق فدرال بيدفيا مبلغك ترخان بكت بو هريمي وكو ما إشارات بيداي مادة 117 إشارات بيداي كو هريما كردستاني هريمك ضمني دستورية وبيدفيا حكمت خارجية كي بدت أبي هريمي كودا بشيت بكاري خوا الروجانا رابط أبا خالكي زور قرنقا هيج دور ندايا حكمتي أبجي طبعا وكو أم اندامت برلماني الكرد البغداد هيج قبولناكن طبعا اف سلوكة فركشونت إد كرد البغداد هر بينج فركشونا أبا إمذاكرن قلت هيج نابت أم قبولناكن أبي عباري أبي مصطلح حاكم سرحان برلوي بتشيل السرباسي يكدنجي كرد ويكدنجي فركشونا كردية كان لا برلماني عراق ما بس ما برسياري أو بكم برلماني عراق سروكي برلماني عراق بلين بروجي بودجا لبرلمانەوە ئاراستەی یاخود ڕەوانەی لیژنەی دارایی پەرلەمان کردووە. من ئەمەوێ ئەو پرسیارە بکەم جارێک لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند کەسە چەند ئەندام و عەزووی هەیە و چەند کەسیان کوردن؟ دەربارەی لیژنا دارایی حقیقەتەن ئەم هەڤدە کەس ئەندامت لیژنا داراییە بەلێ تەنها 4 کەس کوردن الأبي لجنة ونهكس تحالف وطننا ويديجك اتحاد القوانا مكوني سنينا وأمشار كرد وكو فركسوني يوا أو شوار كرد أتوانن شيء كان شون برجري لما في كردستان أم هر شار كردين حقيقة أم هول الدمكو أم بشين كو ما في هريما كردستاني بقهورن ادبي صيدا بل خلكي مجل لازم بزانت كو ام 4 كس ادبي لجنيدا ام نشن جوها جهورنا كي بيغني بيدفيا ابا اتفاق سياسي كيبتنا بين حكومه هريما كردستاني وحكومه عراق فدرال وكو توافقك دا امتشين ما في هريما كردستاني بكنت أبي بروجيدا بل جهة داخلية كو أبكست القلماء البلجنا داراي هيج هاري كارنينن بل وكي مزاني بو أفصالة حقيقة چونكي مكوني سنيجك هيج موافقنينا كو أف بروجا درباز ببت البرلمان العراقي چونكي كرد اتوالي لاستاد لقل سنة وبيكاتي سنة وفراكسيوني سنة كان ريك بكويت لبرجواندي كردستان يعني هول الدين حتى نوكا ام نزانن هلويستي ابان كتلي ديتشيا چونكي جلسة حقيقة جلسة برلماني شو دوي ايك 2018 رنشتنا كبت بل بيشندي بل ما بيواندي هابين قال كتلة سني اوانج كندك تبيني تخوا دانا ما توزيع كرن بلاف كرن دف اندامت ما حقيقة تبيني توانجك وكو ام مظلومية سرما وسروان ام جهشتن كو بزانن ام مجنبت اف بروجة درباز ببت وكي كردانا بت و هر وصا خلكي بصراجك حقيقة الدهي وأبرو خلكي بصراجيك شون مؤتمرك صحفي أواج إشارة بدا كو مظلومية الخلكي بصراجيك هاتي كرني الأبي بروجيدا بربيتش عندي أف هرسي كتلة سياسي البغداد الأندامي برلماني حقيقة حمي إيك هلويستا كوبو درباس بينا أبي بوجي نكبت بل حتى تشحد زور بخرابية قاتا جوي من وەک پێویست لی تێناگەم ما بەسمە پرسیاری ئەوە بکەم ئەوترێت یەکێک لە خاڵە ئیجابیەکان بە نسبەت کوردەوە ئەوەیە کە ئەم بودجەیە ئەو پێشێرکاریانەی لەم بودجەیە بەرامبەر کورد کراوە ئەو ناحەقیانەی ئەو بێدادیانەی بەرامبەر کورد کراوە وای کردووە فراکسیۆنە کوردیەکان دوای ماوەیەکی زۆر لە پەرتەوازایی دوای ماوەیەکی زۆر کە هەر کەسەتان بە
وەکو خۆتان بڵین هەر فراکسیۆنە و بەجیا بە مستەقلی کاریە کرد بۆ کوردستان ئێستا هەر هەمووتان پێکەوە کارەکەن چۆن گەیشتونەتە ئەو قەنەعەتەی کە هەمووتان پێکەوە کار بکەن و هەر هەمووتان ئەم پەرلەمانتارانە ئەتوانن چ کاریگەریەک دابنێن سەبارەت بە بودجەی 2018 عێراق بەڵێ حقیقەتەن هەلویستێ ما وەکو ئەندامێت کورد البەغدا ئەف مەزلومیەتە سەر هەرێما کوردستانی کەتی و ئەف یاسا هاتی خوارێ نەدستوریە ئەگەر هەمی فەرەکشون بەرێ خەبدن کوێ یاسا نەدستوریە یاسا ئەنتیهاکی دستوریە یاسا خەرقی دستوریە هەر کەسە قبول ناکرد کو ئەف مەزلومیەتە سەر هەرێما کوردستانی ئش بەربێ چەندێ ئەم هەمی بین ئێک و ئێک هەڵویستێ مەبەیانە و تیبینێت خۆ نبێتین مەدا بەسکردن بەلێ حتا چه حد ئەم دێشێن ئەوێ یاسایێ قبول نەکن دەرباز ببێت حقیقەتەن ئەو دمینت گەل كتلة دي برلمان عراقي أو جو كتلة سنية حقيقة أو جو القلمية بهندك تبينيا كو أبا ندبر جوانديا ودايا بلي أم أجر أو تحالف وطني هات ورنشتين شيبي وأكثرية يوانيا ممكنة أبا درباز ببيتو دنجيسر بدن بلي هنجي ئەمدێ هەنگاوی داهاتووتان شێ وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لە تەواوی فراکسیۆنەکانی کوردستان لە بەغدا هەنگاوی داهاتووتان چی دەبێت؟ یعنی ئەو ئەگەر مەنەشیا چ دەستی خۆ ببینن ئەم هەنگێ شێن دەنگی نەدن بۆ vê پرۆژێ ئەم شێن کو مؤتەمەرێک سەحەفی و دەنگی خۆ بگەینن vê جیهانی vê عالەمی vê خەلکی کو عێراق vê شەکلی vê ڕێکێ تەعامل لەگەڵ هەرێما کوردستانت کرد تاوتوێ ئەوەتان کردووە قسە و گفتوگۆتان سەبارەت بەوە کردووە کە لە پرۆسەی لە عملیی سیاسی لە عێراق بکشێنەوە و سەحب بکەن نەخێر حتانوکە هیچ بریارە نینە کو ئەم ئش عملیە سیاسی ئەم خۆ سەحب بکەن ئەم دەرکەبن بەلێ ئەمت شێن کو دەنگی نەدن و ئەمشێن مؤتەمەراتت صحفی گرێدن و ئەمشێن دەنگی خۆ بگەهێنن سەفارەتە و قونسولیاتە کو ئەم بوان دیار بکەن چ مەزلومیەتە سەر هەرێما کوردستانیش لای حکومەتە عێراقا فدرال بە واتە ئەوە یەکێک لە بژاردە و اختیارەکانی بەردەستان نییە لە داهاتووە ئەگەر مافی کورد لە بودجە جێ نەکرێتەوە و کوردستان وەکو کیانێکی سەر بەخۆ مامەڵەی لەگەڵ نەکرێت بنسبەتی دەربارەی ئەوی بودجەی عێراقا فدرال خەرقێکی دستوری واضحە وەک من ئیشارەت پێدای نابت قەت نابت تو تعامل لەگەڵ پارێزگاهێت محافەظە دهۆکێ و سلێمانی و هەولێری بکێ تو ئیشارەتێ هەرێما کوردستان نەدێ ئەڤە هەولت کن کو هەرێم نەمینت هەلواشاندنە هەرێمیا شنابرا هەلێمێک و نەمینێتە دستوریدا حقیقەتەن ئەبە زۆر خەتەر یاسەر هەرێما کوردستانی دەربارەی ئەوی بودجەی یاسا پێدڤە ئەو حکومەتە عێراقت بێژێت ئەم دستوری چن بەلێ هەندێک دستوری چن ئەم جە داخوازە چەسپاندنە دستوری بکەن بەلێ تو ئەگەر مادە 117 تطبیق نەکەی وەکو دستور باشە مافێ کووردا دەگەهتە هیچ حەدی بێ دستوری مەدوێت کو دستور تطبیقا دستوری دا ئەم بگەهن مافێ خوا بموجبی دستوری عێراقی کاک حاکم سەرحان قسە لەسەرەوە کرێت کە حکوومەتی عێراقی حکوومەتەکەی عەبادی بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتوو بووە لە ئیستیفزازکردنی کورد و بەکارهێنانی کارتی بودجە دژ بە کورد لە بەرامبەر ئەم کارتەی عەبادی هیچ کارتێکی هەیە یان ئەبێ ڕازی بێت بەو ڕێژەیە کە بۆی دانراوە حقیقت چو مافێ کوردات دوی بودجەی دەنینە ئێک شخصیەتە معنەویە هەرێما کوردستانی نامینێت وەکو ئەم کورد البەغدا مە هەرێمەکە هەی هەرێمەکە دستوریە هیچ ئەف هەرێمە نامینێت دەربارەی ئەبی یاسایێ ئەبە مەرحەلەیەکە ئەولیە تەمهیدیە کو عێراق هەولت دێت کو نابێ کوردستانی و هەرێمێ نەمینێت ئیش بەربێ چەندی هیچ قبول ناکەن بۆ کو ئەف نابە
هەرێما کوردستانی نەمینتت بۆ جێدا ئەگەر دەیکرد حکومەتە عێراقی بلا ئیشارەتی حصة ئەقلیم کوردستان نە حصة محافظات ئەبە یەک دوو من يقين بيجمتا حكمتا عراقي أجر حتى أم قبول جبكن كو في شيوي طبعا قبول ناكن أجر قبول كرنجك حكمتا عراقي هيج هاريكادي هريما كردستاني ناكن وهيج بوجي بو هريما كردستاني ناهنيرت چونكي أوان مسبقا عندك شرط برلمانتاراني كرد لبرلماني بغا لبرلماني عراق جێگەی ئەبێتەوە لە ناو پرۆژەی دەستورەیان جێگەی نابێتەوە ملاحەزات و تێبینیەکانی ئێوە بەێ هەموو دستوریە ملاحەزاتت مە تێبینێت مە ئیشارەتە پێدای مادەی دستوری ئەف مادەی دستوری مە ئیشارەتە پێدای و ئەوە خەرقە ئەبە نابێت ژبەربێ چەندێ حەقیقەت پێدویە مادام خەرقە مادام پێشێلکردنی یاسایە بۆچی سکاڵا و شکات ناکەن بۆچی سکاڵای خۆتان تۆمار ناکەن کاک حاکم یعنی مادام ئەمە پێشێلکاریە مادام ئەمە پێشێلکردنی دەستوری عێراقە مادام بچووکردنەوەی و تەحجیمکردنی هەرێمی کوردستانە و گۆڕینی ناوی هەرێمی کوردستانە بە پارێزگاکانی سلێمانی و دهۆک و هەولێر ئێوە بۆ سکاڵا ناکەن بەێ حقیقەتەن سکاڵا دژی حکومەتە عێراقا فێدرال ئەبە مەرحەلەیەک دیە ئەگەر مەدید حکومەتە عێراقی مصربی هەر سەر ئەوی پرۆژەی و نەبەگەڕاند حکومەتێ چ گوهۆرین تێ نەکرد ئەم حقیقەت پێدویە ئەم سکالەیەکی دژی پێ حکومەتێ و ئەف خەرقا دستوریش لای حکومەتە عێراقا فدرال پێدویە ئەم دەنگی خوا بگەهێنن دادگەها فدرالی البغدا وأم توزيع بكم بو كو أف حكمتي أف هند مادة دستوري ويتخرقين بري هريما كردستاني بجا أو قناغك ديا أم تشابرنا كو حكمت أبي ياساي بكيشت وجورينا كي بيختي أو جورين وقت خوازا ما كو بو هريما كردستاني هفدس صدي فقرت و هريما كردستان ناويب كبتت بوجيدا وقرزت حكمتها عراقي ورقرت بيدفيا او قرزه بشك جبت بو هريما كردستاني يا خالك ديجي قالك مهمه حقيقه بيدفيا موچيت فرمانبرا حكمتها عراقي حتى نوكا 600,000 فرمانبرن اف رجا فرمانبرا ابا كبنا يا 2006 حقيقه فرمانبرت ما بيدفيا بارتوان بقى حتى 1 تريليون دينار عراقي كدا عم بشين موتشي فرمان بريد خبدن بلي اوان تنها ترخان كري 600,000 فرمان بر اگر ام بين معادلة حسابي حقيقة يعني ثلث يعني سيهوسيش صدي ناقهد فرمان بريد ميت عراقي اف ملاحظتك ما ينبسي وما بيشكيشي ابان لا يناكري كو ام داخوازت كين كو حكمتها عراقي اعتبارك بو فرمان بريد ما دينت بو هريما ما كردستاني دينت باشە بەڕێز حاکم سلێڤانی مەبەستمە پرسیاری ئەوە بکەم ئێوە وەکو نوێنەری تەواوی کوردستان بە هێزی پێشمەرگەی کوردستانیشەوە پرسیاری ئەوەتان کردووە بۆچی ینی هیچ بڕەپارەیەک هیچ هاوکاریەک هیچ مخەسەساتێک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان داننراوە و ئایا لە ناو بودجە وشەی پێشمەرگە بەکار هاتووە یان تەنها لە چوارچێوەی هێزە وشکانیەکانی عێراق ئاماژەی پێدراوە بله حقيقة باشا بيشمرقيت مايت قارمان كنت بوجيدا 2018 يا إشارات بيداي كو بيشمرقا باشا كش قوات عراقينا وبيدفيا موشيكي بوان ترخانكن بلي أبا بماوي 4 صالة من البرلمان البغدانا هر صال إشارات بيشمرقايتن بلي هيج بوجي وموتشي بيشمرقاي صرفناكن خرجناكن اوان شدفيد حقيقة ما بس اوان شيا هدفي وان اوا قيادة بيشمرقاي كو بن كنترول وان دبت حتى كو حسيبك طبعا ابا جيب مخالفات دستورية چونكي دستور اعترافي بيشمرقاي كت وكو حرس الاقليم الدستوري داتي بيدفيا حكمت
مبلغك ترخان كنت بوان بل حتانوك هر صال تبوجيدة بيجد بل بيش مرقا مشاركت كت بل بيش مرقا هزك أمنية عراقية بل هيج منديتا خارجيك بوان بيش مرقا صرف كلي إجبر هندي وك من إشارات بيداي دست بيكي كوماك يعني خرق دستوري حكومة عراقي تبي بوجيدة وديار كلي سەبارەت بە هەڵەبجە بە پارێزگای هەڵەبجە بۆچی لە بودجەی عێراق وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵ نەکراوە و هیچ بڕەپارەیەکی بۆ دانەنراوە ئێوە ئەم پرسیارەتان کردووە؟ بلێ دەربارەی حەلەبچە حەقیقەتەن دەربارەی حەلەبچە ما ئەوژی تێبینیەک و ملاحەڵەیەک یان نبێسی کوت ئەبرۆ بۆ ئەوان جیهاتێت من ئیشارەت پێدای حەلەبچە وەکو پارێزگە هەکەش پارێزگەهێت هەرێما کوردستانê هیچ مەبلەغێکی پارە تەرخان نەکردا بەلێ 2015 و 16 مەبلەغ تەرخان کردبین بەلێ خەرج نەکردن حەقیقەتەن ئەبەژێک خالەکە یعنی خالەکە نەشرینە دەب حکومەتە عێراقی و ئیشارەت پێ نادێت و پارێزگەها حەلەبچە واتە لە بودجەی 2015 پارە بۆ هەڵەبجە سەرف کراوە تەرخان کراوە بەڵام نەدراوە؟ نەخێر سەرف خەرج نەکردە بەلێ تەرخان کردین بەلێ هیچ سەرف نەکردە وەکو پارێزگا ناوی هاتۆ یا تەنها وەکو شارێک؟ ما وەکو پارێزگا ما ئیشارەت پێدایە مە تەلەب کردوی وەکو پارێزگای حەلەبچە. باشە بینەوە سەرباسی بودجە ئێوە وەکو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژەت بەوەدا کە ئێوە 17 ئەندامن سەقفێکی زەمەنی کاتێک بۆ ئێوە دیاری کراوە بۆ ئەوەی تێبینیەکانتان لەسەر بودجە بنووسنەوە؟ بەێ ما ئەبرو نوێسی حەقیقەتەن مەبەست ئەو بیک و ئەبرو ڕنیشتن هەبت و جەلسە دەست پێ بکرد و مناقەشە خواندنا ئەیکێ پیشتی خواندنا ئەیکێ سەرۆکی پەرلەمانی یاسا بودجە 2018 تەسلیمی لجنە داراییت کرد و لجنە دارایی مناقەشێت کرد بەلێ هیچ مناقەشە نەهاتەکردێ و ئەبرۆ نصاب كامل نبي البرلماني كودا خواندنا ايكي بت بربي چندي نوكا رنشتن رابي شو دوي ايك بيشتي دوي ايك ام حاضر بين البغدا هنجي گفتگو قال العين السياسي والقل حكمتي والقل مكون السني ام حميدي هولدن كو اف ياسا ابو جا درباس نبت ابا ايك دو حقيقة سروكي لجنا داراي ابروكا بيشتي بودجە چۆی لجنێ سەرۆکی پەرلەمانی بڕیاردای ئەوی خەبەرێکی ناتخوارێ تەلەڤیزیۆنێ گوتی ئەس داخوازت کەم هەموو فراکسیۆنێت کورد و عەرەب و سونە و شیعە هەرێکی تێبینیەک هەبت ملاحەظەیەک هەبت کۆم بکن و بۆ مەفرێکن دا ئەم بزانن ئەمێ چاوەبان تێبینیە گەینن حکومەتێ حقیقەت مکەونێ سنی ئەوانژک الهزر بيرتوان وبوشونتوان أوا كو أفياسا فقرت بو حكمتي دا حكمات جهورينا كي بيختي كو أف جهورينا برجوانديا حمي مكونات دابت. باشا جنابي حاكم سرحان يك دقيقة يدخل لكم ماوا برسياريك شم ماوا بودجي بري بودجي عراق بو 2018 96 مليار دولار عجزو كورتيناني بودجي عراق بلين بو صالي داتو 12 مليار دولار کە ئەکاتە 13.4 لە سەدی بودجەی کۆی بودجەی عێراق واتە زیاترە لەو ڕێژەیە کە بۆ کوردانراوە لە کاتێکدا کە عەجزی بودجەی عێراق 12 ملیار دۆلارە ئەگەری ئەوە هەیە کە حکوومەتەکەی عەبادی موچە بۆ فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان بنێرێت؟ بەڵێ بودجێ عێراقی ئەف ساڵە خەرجی 103 تریلیۆن دیناری عێراقینە داهاتی 9 تریلیۆن دیناری عێراقینە طبعا نشوان داهاتیە 77 تریلیۆن داهاتی نەفتیە و 13 تریلیۆن داهاتی نەنەفتیە و معدل ئینتاجی نەفتی ڕۆژانە
3 مليون و 888 برميل اف 3 مليون نرخي بترولي وهاتي داني الفي بروجي 46 دولار السعر صرف الدولار الفي بروجي صادوا هزار وصدوا هجدايا حقيقة حكمتها عراقها فدرال عجزاوي قهشتي 13 تريليون اف عجزا دي تشاوى جارة سربت دي تشاوى علاج هو تنهاق سيان عبادي موچاني ريبو هرم زور بكوتي بمبورة كاتم طاوة بوچون بلي هناك عبادي اگر مرشت عبادي بجهنين عبادي هيج بوجي وموچي نهني لتريما زۆر سپاس. بەڵێ وەکو دواتێبینیش بۆ بینەر نەفەقاتی سیادی بە نسبەت عێراقەوە لە 25% زیاد کراوە بۆ 39%. بەڵام بە نسبەت هەرێمی کوردستانەوە ئەم نەفەقاتە سیادیە بۆ 3 کەم کراوەتەوە. بەڕێز حاکم سەرحان سلێڤانی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتی بە ئێمە و بەبینەدانت بەخشی. زۆر سپاس. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە و باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادات.